بەڕاستی وەکو لە کۆڕەکەش باسمان کرد دەستخۆشیێکی گەرم لە خەڵکی هەرێمی کوردستان کامڕۆ بە شێوازێکی زۆر مەدەنیانە تعبیریان لە بیربۆچوونەکانی خۆیان کرد، زۆر بەهێمنانە بە شێوازێکی ئاشتیانە دوور لە توندوتیژی خۆپیشاندانەکان ئەنجام دران. دەستخۆشی بۆ ڕێکخەرانی خۆپیشاندانەکان کە توانیان تا ڕادەیەکی زۆر بە هاوکاری خەڵکی خۆپیشاندەر ئارامی و هێمنی خۆپیشاندانەکان بپارێزن. بەڕاستی بەردەوامی خۆپیشاندانەکان بەم شێوەی هێمنیە زامنی ئەوەیە کە خۆپیشاندانەکان سەرکەوتوو بن و بتوانن خۆپیشاندەران بتوانن داواکانیان بە باشترین شێوە بگەێنن و فشار بۆ ئەوە بکەین کە داخوازیەکانیشان جێبەجێ بێ. ئەرکی حکوومەتە کە بەدەم داخوازی خۆپیشاندەرانەوە بڕوە. خۆپیشاندەران زۆر بەرپرسانە مامەڵەیان کرد، حکوومەتیش پێویستە کات بەرپرسانە وەڵامی داخوازیەکانیان باتەوە بۆ ئەوەی خەڵک ناومێد نەبێ لە بەهێمنی دەربڕینی خواست و داخوازیەکانی. نیگەرانین لەو هێرشانی کە کراوەتە سەر ڕۆژنامەنووسان. بەڕاستی ئەو راپۆرتانەمان خوێندەوە کە باس لەو پێشلکاریاناکە کە ئەمڕۆ بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کراوە. پێم وابێت 19 پێشلکاری بە پێی راپۆرتی سەنتەری میترۆ بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کراوە، کارێکی زۆر خراپە. ئەمە بەشێکە لەو زنجیرەی توندوتیژێ بەرامبەر بە ڕۆژنامەنووسانەکرێت لە وڵاتی ئێمە کە تەنانەت نەگەر ڕوبەڕووی کێشا بنەوە لە کاتی خۆپیشاندانەکان، ڕوبەڕووی ئازاری جەستەیی شەهیدکردنە بنەوە. بۆیە ئەگەر دەسەڵاتێکمان هەبێ بیاوێت لەسەر ئاستی نێودەوڵەتی ڕێزێگیراو بە پێویستە کات ڕێز لە ڕۆژنامەنووسەکانی خۆی بگرێ. ڕۆژنامەنووسان پێویستە کات ڕێزێگیراو بن چونکە بەکاری پیشەی خۆیان هەڵەسن. دەمە پرسیارێشتە لە سەبارەدۆخی کوردستان بکەم. باس لەوە کرد ئێوە پلانی ئەیوبیتان هەیە، دەکرێت هەندێک گوردەکاری لەو پلانانە بزانین؟ لە ڕاستیە گفتوگۆیەک ئێستا لە ئارایە سەبارەت بە چۆنەتی چارەسەرکردنی ئەو دۆخە، هەم لە ناو پەرلەمانتاران، هەم لە نێوان فراکسیۆنەکان، هەم لە نێوان حزبە سیاسیەکان. ئەم گفتوگۆیە وردە وردە ڕاتە پێشەوە و هیوادارین کە گەڕاینەوە هەنگاوی عملی لەمڕۆ بگیرێتەوە. ئەی لەو سەردانەتان بۆ دەرەوە ئێوە باسی چی دەکەن؟ وە پێم وایە دوای سویسرا سەردانی ژنێفیش دەکەن، ببورن سەردانی بەلژیکا دەکەن. ئەو سەردانانەتان لە چوارچێوەی پەیوەندیەکانی پەرلەماندا یاخود چۆنە؟ بەڵێ هەموو ئەو سەردانانی کە ئەنجام دەین بۆ گەیاندنی ویست و داخوازیەکانی خەڵکی کوردستانە، بۆ بەدەستهێنانی پشتیوانی زیاترە بۆ خەڵکی کوردستان لە شەڕی ڕوبەڕبوونەوەی داعش، پشتیوانی زیاتری هێزی پێشمەرگە لە بەرەکانی جەنگ و ڕوبەڕبوونەوەی ئەم گروپە تێرۆریستە. لە هەمان کاتیشە داخوازی ئێمەیە بۆ کۆمەلگای نێودەوڵەتی بۆ ئەوەی هاوکارمان بن، هەروەک چۆن لە شەڕی دژی تیرۆر هاوکارمانن لە بەدامەزراوەیکردنی هەرێمی کوردستان بەرەو پێشبردننی پرۆسەی دیموکراسی لە هەرێمی کوردستان هاوکارمان بن. ئەم سەردانەی بۆ سویسرا کردمان لە زۆ پلانی بۆ دانراوە داوات کراوین، یعنی لە مانگی 4ەوە ئێمە داوات کراوین و بڕیار و مانگی 6 ئەنجامی بین، بەڵام بەهۆی بارودۆخی هەرێمی کوردستان و هەردووامان خست بەڵامی تر ناکرێت لەمە زیاتر دوایخین و چەند داواتنامەیەکی تریشمان هەیە کە لە کاتی خۆیە ئەو داواتنامانە ژوا بدەین. وتیان پلانی سەردانی ئەمریکاتەیە، ئەوە چۆنە؟ بەڵێ داوات کرابووین بۆ مەراسیمی ڕێزلێنان و پێدانی پلەی باڵیۆزی نیاز شاکی بە خاتوون نادیە موراد، بەڵام بەداخەوە بەهۆی ئەم سەفەرەمان و ئەو بارودۆخی کە هەیە نەمانتوانی ئەو سەردانە ئەنجام بین و لە هەمان کاتیشە لە تینکتانکەکان و هەندێک لە ناوەندەکانی ئەمریکاش داوەتمان هەیە کە هیوادانی لە دەرفەتی گونجاوە بتوانین ئەو سەردانەش ئەنجام بدەین.